زانست لخزمتي باوردار. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمانگەڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. خۆشحاڵم کە جارێکی دیکە لە بەرنامەی زانست لە خزمەتی باوەڕدا پێتان دەگەمەوە بۆ باسکردنی بابەتێکی دیکەی زانستی کە لە بابەتی ئیعجازی زانستی ئەو جارەمان باز لە کاریگەری زیکر و یادی خوای پەروەردگار دەکەین بەسەر ئینسانەوە. خوای پەروەردگار دەفەرمێ ئەلا بذیکر الله تطمئن القلوب، بزانن کە دڵ و دەرونی ئینسان تەنها بە زیکر و یادی خوای پەروەردگار ئارام دەبێت. تەنها بە چی ئارام دەگرێت، ئاسوودە دەبێت؟ بە زیکر و یادی خوای پەروەردگار. با بزانین کاریگەری زیکر و یادی خوای پەروەردگار بەسەر ئینسانەوە چۆنە و زانایانی بواری زانستی چۆن باسی زیکر و یادی خوای پەروەردگار دەکەن. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت ئەلا بذیکر الله تطمئن القلوب، بە ئاداتی ئاگادارکردنەوە پێمان دەڵێت ئاگادار بن دڵ و دەرونی ئینسان تەنها بە زیکر و یادی خوای گەورە نەبێت، بە هیچ شتێکی دیکە ئارام نابێت. وبيغمبر دەفەرمێ صلى الله عليه وسلم لا يقعد قوم يذكرون الله عز وجل، هەر کەسانێک دابنیشن لە ماڵێکی خوای گەورە لە شوێنێکی دیکە لە هەر شوێنێک ئەو کەسانە کە زیکر و یادی خوای پەروەردگار بکەن ئیلا حەفتهم المەلائیکە، دەی ئیلا مەلائیکەت باڵیان بەسەردا دەدەن و ئیلا مەلائیکەت دەوریان دەدەن. وغەشیەتهم الرەحمە، ڕەحمەتی خوای پەروەردگاریش دایان دەپۆشێت. ونزلت عليهم السكينة، وبيغمبر دەفەرمێ بەهۆی زیکر و یادی خوای پەروەردگارەوە ئەو کۆمەڵە ئیلا دڵ ئارام دەبن. دەی ئەو سەکینەتە بەڕاستی بە هیچ شتێکی دنیایی و بە هیچ سامانێکی دنیایی وەدەست نایێت، تەنها بە زیکر و یادی خوای پەروەردگار وەدەست دێ. بەڕێزان، وذكرهم الله في من عنده، ئیمامی موسلیم کە ئەم فەرمایشتەی ڕیوایەت کردووە دەفەرمێ خوای گەورەش لە لای خۆی باسی ئەو کەسانە دەکات کە لە دنیادا ئەو کەسانەدا دەنیشن یاخود لە هەر شوێنێکن هەر جۆرە زیکرێکی خوای گەورە دەکەن کە بە زیکر حیسابە و دیاری کراوە و یادی خوای پەروەردگاریان دەکەنەوە ئیلا دڵ ئارام دەبن. خوای گەورەش لە لای خۆی باسییان دەکات لە لای کۆمەڵێکی چاکتر کە مەلائیکەتەکانن. ابن القیم فەرموویەتی الذکر نور للذاکر في الدنيا، زیکر و یادی خوای پەروەردگار ڕووناکیە لە دنیا بۆ ئەو کەسەی کە زیکر دەکات. و هەروەها نور له في قبره، زیکر نورە بۆ ناو گۆڕی ئینسان، و نور له في معاده، و نورە بۆ ڕۆژی قیامەت و لەسەر پردی سیڕاتیش لەگەڵت دەبێت. و هەروەها دەفەرمێت هیچ شتێک بەقەد زیکر و یادی خوای پەروەردگار دڵ و دەرونی ئینسان و ناوگۆڕی ئینسان ڕووناک ناکاتەوە ئەوەی کە زیکر و یادی خوای پەروەردگار ڕووناکی دەکاتەوە. بەڵێ زیکر و یادی خوای پەروەردگار زۆر سوودی بۆ ئینسان هەن و کاریگەری بۆ ئینسان هەیە. یەکەم لەوانە ئەو کەسە دەپارێزێت لە زۆربەی نەخۆشیە عەقڵیەکان و لە زۆربەی نەخۆشیە دەرونیەکان کە بەهۆی نەخۆشی دەرونیشەوە ئینسان تووشی نەخۆشی جەستەیی دەبێت. بەڕێزان، بەهۆی زیکر و یادی خوای پەروەردگارەوە ئینسان پارێزراو دەبێت لە زۆربەی نەخۆشی عەقڵی و دەرونی و هەروەها جەستەییەکانیش. و هەروەها دڵ و دەرونی ئینسان ئاسوودە دەبێت و فشاری خوێن لەسەر ئینسان کەم دەکاتەوە و مرۆڤ لە تووڕەبوون و عەسەبیاتی زۆر دەپارێزێت. ئینسان ئارام و پش و درێژ و هێمن دەکات و هەروەها ئیرادەی ئینسان بەهۆی زیکر و یادی خوای پەروەردگارەوە بەهێز دەبێت. بەڕێزان، بۆیە زیکر و یادی خوای پەروەردگار یەکێک لە سوودەکانی ئەوەیە کە زاکیرەی ئینسان بەهێز دەکات. بۆیە ئێستا لە توێژینەوە زانستیەکاندا ئەوە سەلماوە ئەو کەسانەی کە دەیانەوێت زاکیرەیان بەهێز بێت
لەبەرکردنیان بەهێز بێت با قورئانی پیرۆز لەبەر بکەن بەهۆی قورئانەوە زاکیرەیان بەهێز دەبێت. ئەمە کاریگەری زیکری یادی خوای گەورەیە بەڕێزان کە قورئان گەورەترین زیکرە. زانایانی بواری زانستی پێمان دەڵێن لەبەرکردنی قورئان و خوێندنی قورئان زاکیرە و خانەکانی مێشکی ئینسان زیاد دەکات و بەهێزی دەکات. ویلیام جێمس کە یەکێکە لە مامۆستای فەلسەفە دەڵێت بەڕاستی کاریگەرترین دەرمانی ساڕێژکردنی خەم و پەژاری و نیگەرانیەکانی ئینسان بریتیە لەو عەقیدە و بڕوایەی کە ئاین فەرمانی پێدەکات. واتە بۆ ئەوەی کە ئینسان خەم و پەژارەی نەمێنێت دڵی ئاسوودە بێت و بە کامەرانی بژێت بریتیە لەو بڕوایی کە ئاین فەرمانی پێدەکات کە ئاین یەکێک لەو شتانەی کە ئیسلام فەرمانی پێدەکات بریتیە لە زیکر یادی خوای پەروەردگار. دیلکارینجی کە یەکێک لە مامۆستای دەروونزانە دەڵێت ئەوڕۆ نوێترین زانیاری واتە زانیاری دەروونزانی ئەو ڕێنماییانە فێری خەڵک دەکەن کە پێغەمبەران ڕایان گەیاندووە. واتە زانیاری دەروونزانی ئەو ڕۆگەیشتۆتە ئەو نەتیجەیەی کە ئەوەی کە پێغەمبەران ڕایان گەیاندووە دەی عیلمی دەروونزانیش دەڵێ ئاوە بۆ ئینسان بەکەڵکە و ئەوە لە فەریە ئینسان دێت کە یەکێک لەو شتانەی کە ئیسلام فەرمانی پێدەکات بریتیە لەوەی کە ئینسان قەد لە زیکری خوای پەروەردگار بێ ئاگانە بێت. و هەروەها چەند زانایەک و پسپۆڕێکی دەروونزانیش زۆربەی نەخۆشیە جەستەییەکان دەگەڕنەوە بۆ تێکچوونی باری دەرونی لەوانە سووڕی خوێن تێکچوونی سووڕی خوێن و هەروەها خواردن پێنەخوران و هەروەها تێکچوونی کۆ ئەندامی هەناسەدان ماسوولکە گرژبوون و هەروەها نەخۆشیەکانی پێست نەخۆشی ڕخۆڵە و قۆڵۆن و هەروەها سەرئێشە و تێکچوونی کۆ ئەندامی زاوزێ زۆربەی نەخۆشیە جەستەییەکان ئەو زانانە و پسپۆڕە دەروون زانانە پێیان وایە کە زۆربەی ئەو نەخۆشیانە دەگەڕێنەوە بۆ تێکچوونی بواری دەرونی ئینسان بەڕێزان کە دەرونی ئینسانیش تەنها بە زیکر و یادی خوای پەروەردگار ئاسوودە دەبێت کەواتە زۆربەی نەخۆشیە جەستەییەکانیش بەهۆی تێکچوونی باری دەرونیەوە بەسەر ئینسان دادێن وەکو ئێستا لە واقعدا دەیبینین ئەوەی کە چارەسەرە خوای پەروەردگار دەفەرمێت ئەلا بذیکری الله تطمئن القلوب ودەفەرمێ فمن اتبع هداي فلا يضل ولا يشقى ئەو کەسەی کە شوێن ڕێنمونی و هیدایەتی خوای پەروەردگار بکەوێت خوای پەروەردگار دەفەرمێ ئەو کەسە گومڕا نابێت تووشی شقاوت نابێت بەڵام ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا بەڵام ئەو کەسەی کە پشت لە زیکر و یادی خوای پەروەردگار بکات ئەو کەسە ژیان و گوزەرانێکی تەنگ و پڕ ناخۆشی و ناڕەحەتی کە یەکێک لە ناخۆشیەکان ئەوەیە کە ئینسان دڵی ئاسوودە نەبێت ئەو کەسەی پشت لە زیکر و یادی خوای گەورە بکات خوای پەروەردگار دەفەرمێت ژیان و گوزەرانێکی تەنگ و ناخۆش و ناڕەحەتی دەبێت. ئەنجا مەعیشەتەن ضەنکە ژیانێکی دژوار و تەنگ و ناخۆش چی دەگرێتەوە سێشت دەگرێتەوە بەڕێزان. یەکەم مەعیشەتەن ضەنکە ئەوەیە کە ئینسان نائارامی دڵ و دەروون و هەروەها هەز نەکردن بە ئاسوودەیی ئەمە لە ڕاستیدا ناخۆشترین شتە بۆ ئینسان. دووهەم مەعیشەتەن ضەنکە ئەوە دەگرێتەوە کە ئینسان خۆڕاگر نابێت لە بەرامبەر ناخۆشی و ناڕەحەتیەکانی دنیادا و هەروەها ئەو کەسە لە بەرامبەر گرفتەکاندا ئینسانێکی خۆڕانەگرە. و سێمیان مەعیشەتەن ضەنکە سەرهەڵدانی چەندان نەخۆشی دەرونی و هەروەها نەخۆشی عەقڵی و جەستەیی بەهۆی ئەو ژیانە ناخۆشەوە پەیدا دەبن. هەموو ناخۆشیەک و ناڕەحەتیەک و ژیانێکی ناخۆش و پڕتەنگ و چەڵەمە بەڕێزان لە دەرونی ئینسانەوە سەرچاوە دەگرێت کە ئینسان دەرونی ئاسوودە بوو لە ڕاستیدا ئەندامەکانیشی باش دەبن و عەقڵ و جەستەشی باش دەبێت بەڵام کە دەرونی ئاسوودە نەبوو لە ڕاستیدا پارێزراو نابێت لە نەخۆشیە عەقڵی و هەروەها لە نەخۆشیە جەستەییەکانیشەوە. دووهەم لەو سوودانە و کاریگەریانەی کە زیکر و یادی خوای پەروەردگار بەسەر ئینسانەوە هەیەی بەڕێزان بریتیە لەوە کە ئینسان لە شەیطان پارێزراو دەبێت. ئەنجا گەورەترین خێر لەوەدایە کە ئینسان لە شەیطان پارێزراو بێت چونکە ئینسان شەیطان و دوژمنێکی ئاشکرایە بۆ ئینسان زەرەر لە ئینسان دەدات زیان بە ئینسان دەگەیەنێت بە هەر جۆرێک کە بتوانێت بەڵام بەهۆی زیکر و یادی خوای گەورەوە ئینسان پارێزراو دەبێت لە شەیطان
بۆیە پێغەمبەر دەفەرمێ الشەیطان جاثم على قلب ابن آدم، شەیطان هەمیشە دانیشتووە لە لای دڵی ئینسان، هەمیشە وەزوەسەی بۆ دەکات. پێغەمبەر دەفەرمێ فإذا ذكر الله خەنەسە، ئینسان وەختێک کە زیکر یادی خوای پەروەردگاری کرد، شەیطان خۆی ون دەکات و بزر دەبێت و نامێنێت. بەڵام وئیذا غەفەل وەزوەسە، کاتێک کە ئینسان بێ ئاگا دەبێت لە زیکر یادی خوای گەورە، دەی شەیطان وەزوەسە بۆ ئینسان دەکات و بەسەر دڵ و دەرونی ئینساندا زاڵ دەبێت. کەواتە یەکێک لە سوودەکان ئەوەیە کە ئینسان بەهۆی زیکر یادی خوای گەورە و پارێزراو دەبێت لە شەیطان. پێغەمبەر صلی الله عليه وسلم نمونەمان بۆ دێنێتەوە بۆمان باز دەکات، دەفەرمێ وآمركم أن تذكروا الله، ئەمرتان پێ دەکەم کە زیکر یادی خوای گەورە بکەن، کە زۆر یادی خوای گەورە بکەن و زیکر و یادی خوای گەورەتان بیر نەچێت لە هیچ کاتێکدات. ئەنجا پێغەمبەر بۆمان باز دەکات و نمونەیەکمان بۆ باز دەکات، دەفەرموێت وێنەی ئەو کەسەی کە زیکر و یادی خوای پەروەردگار دەکات وەکو ئەوە وایە کە زۆر بە خێرایی لە دەستی دوژمن ڕای کردبێت، جا خێرا بچێ خۆی پەنابدا لە قەڵایەک جێگیر ببێت، شەیطان دوژمن نەتوانێت بەسەری دازاڵ بێ بەهۆی ئەوەی کە لەو قەڵایە خۆی پەنادەدات. دەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم كذلك العبد لا يحرز نفسه من الشيطان إلا بذكر الله، ئابە و شێوازەیە ئینسان ناتوانێ نفسی خۆی لە شەیطان بپارێزێت تەنها بە زیکر یادی خوای پەروەردگار نەبێت. ئەو کەسەی کە زیکر یادی خوای گەورە دەکات وەکو ئەوە وایە کاتێک کە ڕادەکات لەبەر دوژمن بچێتە ناو قەڵایەکی زۆر گەورەوە. دەی ئەو زیکرە ئەو قەڵایەیە کە ئینسان لە شەیطان پارێزراو دەکات کە چاکترین و گەورەترین خێر لەوەدایە کە ئینسان لە شەیطان پارێزراو بێت. دەی ئینسان تەنها بە زیکر یادی خوای گەورە پارێزراو دەبێت. بەڕێزان، سێهەم لە سوودەکان و کاریگەری زیکر یادی خوای پەروەردگار ئەوەیە کە زیکر و یادی خوای گەورە چاکترین کردەوەیە. ڕێز و پلە و پایەی ئینسان لە لای خوای گەورە بەرز دەکاتەوە، وەکو ئەبی دەڕدا بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ألا أنبئكم بخير أعمالكم وأزكاها عند مليككم وأرفعها في درجاتكم. پێغەمبەر فەرمووی ئایا ئاگادارتان بکەمەوە لە چاکترین کردەوەتان و ئاگادارتان کەمەوە لەوەی کە لە لای خوای پەروەردگار بەرزتان دەکاتەوە و پاکتان دەکاتەوە بەهۆی ئەوە پاک دەبنەوە، و هەروەها ئاگادارتان کەمەوە بەوەی وە خەیڕ لەکم من ئینفاق الذهب والورق، کە لە بەخشینی زێڕ و زێ و باشترە، و کە لە ئەوەش باشترە کە ئینسان لەگەڵ دوژمندا بجەنگێت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەوە کە لەو هەموو شتانە باشترە پلەتان بەرز دەکاتەوە بریتیە لە ذیکر الله. کاتێک کە هاوڵان فەرمویان قالوا بەلا یا رسول الله صلی الله عليه وسلم، گوتیان بەڵێ پێغەمبەری خوای ئەمە چییە ئەم هەموو پاداش و دەستکەوتەی هەیە؟ پێغەمبەر فەرمووی ذیکر الله تعالى، ذیکر و یادی خوای پەروەردگار ئەو دەستکەوتانەی هەنە لە دنیادا ئینسان ئاوا پاداشتی دەداتەوە و ئاوا بەرز دەکاتەوە، لە قیامەتیشدا ئینسان بەرز دەبێت لە لای خوای پەروەردگار و ڕێز و پلەی بەرز دەبێت و پاداشتی زۆری دەست دەکەوێت. بۆیە لە حەدیسی قودسیدا خوای پەروەردگار دەفەرمێت ئەنە مع عەبدی فذكرني وتحركت بي شفتاه، من لەگەڵ بەندەکەمدام کاتێک کە یادم دەکات، کاتێک کە دوولێوی دەژوڵێنێت و داد و زیکر و یادی من دەکات، دەی ئەمنیش بە هەمان شێواز باسی ئەو دەکەم و ئەو کەسەم لە دڵ لەبیر دەبێت و ئەو کەسە وێڵ ناکەم و هەروەها ئەو کەسە دەپارێزم. و هەروەها پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، گوتی ئەی پێغەمبەری خوای إن شرائع الإسلام قد كثرت علي فأخبرني بشيء أتشبث به. گوتی ئەی پێغەمبەری خوای بەڕاستی شریعەتی ئیسلام لەسرم یعنی وەکو بڵێ گەلێک زۆرە و هەروەها کار و فەرمانەکان لەسرم گەلێک زۆرن، بۆیە شتێکم پێ بڵێ کە دەستی پێوە بگرم وەک بڵێ کە کورد بێت بەڵام زۆر پاداشتی هەبێت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لا يزال لسانك رطبا من ذكر الله، با بەردەوام زمانت پاراو بێ بە زیکر و یادی خوای پەروەردگار، واتە قەت لە زیکر و یادی خوای پەروەردگار بێ ئاگان نەبی. ئەنجا چوارەم لە سوود و لەو کاریگەریانەی کە زیکر و یادی خوای پەروەردگار بەسەر ئینسانەوە هەیەی
بریتیە لەوە کە خوای پەروەردگار لە کاتی تنگانەدا لە فریای ئینسان دێت و ئینسان پارێزراو دەبێت و بریتیە لەوەی کە ئینسان لە کاتی تنگانەدا خوای پەروەردگار دەفریای دێت وەکو پێغەمبەر دەفەرمێت تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة ئەی ئینسان لە کاتی خۆشیدا خوای پەروەردگار بناسە خوای پەروەردگاریش لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا دەفریاد دێت و کار ئاسانیت بۆ دەکات بۆیە خوای گەورە کاتێک کە باسی یونوس دەکات دەفەرمێت فلولا أنه كان من المسبحين للبث في بطنه إلى يوم يبعثون ئەگەر یونوس پێغەمبەر کاتێک کە کەوتە ناو سکی حوتەوە ئەگەر زیکر و یادی خوای گەورەی نەکرد بات تەسبیحاتی خوای گەورەی نەکرد بات خوای گەورە دەفەرمێت تاوەکو ڕۆژی قیامەت لە ناو سکی ئەو نەهەنگە و ئەو حوتەیەدا دەمایەوە ئەنجا ئەمانە بۆ دنیا بوون کاریگەری و سوودەکانی زیکر ئەی لە قیامەت زیکر و یادی خوای گەورە چ بۆ ئینسان دەکات پلەی ئینسان بەرز دەکاتەوە و ئەو کەسە لە ڕۆژی قیامەت دایەکێکە لەو کەسانەی کە لە ژێر سێبەری خوای گەورە لە دەشتی مەحشەر حەشر دەکرێت لە کاتێکدا کە هیچ سێبەرێک نییە تەنها سێبەری خوای گەورە نەبێت لەو کاتەیەدا پێغەمبەر بۆمان دواز دەکات صلی الله عليه وسلم دەفەرمێ لەو ڕۆژەیەدا سەبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله لەو ڕۆژەیەدا حەوت جۆرە تاقم حەوت جۆرە کەس لە ژێر سێبەری عەرشی خوای گەورە حەشر دەکرێن خوای گەورە بمانگەڕێ لەو کەسانە جا پێغەمبەر لە ناویاندا یەکێکیان لەوانە فەرمووی ورجل ذكر الله خاليا ففاضت عيناه کەسێکە ئەو کەسانەی لەو حەوت کەسانەی کە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورە یاخۆت لە ژێر سێبەری خوای پەروەردگاردا کە تایبەتە بەو حەوت کەسانەوە یەکێک لەوانە ئەو کەسەیە کە زیکر و یادی خوای پەروەردگار دەکا بە تەنیا فرمێسک لە چاو ئەو لە چاوەکانی دێتە خوارەوە لە ترسی خوای پەروەردگار پێغەمبەر فەرمووی ئەو کەسە یەکێکە لەو حەوت جۆرە کەسانەی کە لە ژێر سێبەری خوای پەروەردگاردا حەشر دەکرێن کەواتە لە دەرەنجامی کۆتاییدا بەڕێزان دەگەینە ئەو نەتیجەیەی کە کاریگەری یادی خوای پەروەردگار و زیکری خوای پەروەردگار لە دنیادا ئینسان دڵ ئارام دەکات ئینسان ئاسوودە دەکات لە ناو گۆڕدا دەمان پارێزێ لە پردی سیراتدا لەگەڵمانە و لە ڕۆژی قیامەتیشدا ئینسان دەپارێزێ و ئینسان لە شەیتانیش پارێزراو دەبێت و هەروەها لە قیامەتیش نور و ڕووناکیە بۆ ئینسان دەکەوێتە ژێر سێبەری خوای پەروەردگار و خوای پەروەردگار لەو ئینسانەیە ڕازی دەبێت و دەرەجە و پلەی ئینسان بەرز دەکاتەوە بەهۆی زیکر و یادی خوای پەروەردگارەوە کەواتە یادی خوای پەروەردگار بەڕێزان هەم سوودی لە دنیادا هەیە ئینسان پێی دڵ ئارام دەبێت لە زۆربەی نەخۆشیە دەرونیەکان ئینسان پێی پارێزراو دەبێت کە دەرونی ئینسان بە یادی خوای گەورە نەبێت بە هیچ شتێکی دیکە ئاسوودە نابێت بە هیچ شتێکی دنیایی ئاسوودە نابێت تەنها بە زیکر و یادی خوای گەورە نەبێت و لە ڕۆژی قیامەتیشە ئینسان پلە و پایەی بەرز دەبێتەوە و پارێزراو دەبێت لە دەشتی مەحشەر و لە ئاگری دۆزەخ و لە پدە بەرزەکانی بەهەشتیدا ئەو کەسەیە لە لای خوای گەورە بەرز دەبێتەوە و ڕێزی زیاد دەبێت و هەروەها پاداشتی زیاد دەبێت ئومێدمان وایە کە خوای پەروەردگار بمانگەڕی لەو جۆرە کەسانەی کە هەمیشە زمانمان بە زیکر و یادی خوای پەروەردگار پاراو بێت بێ ئاگا نەبین لە زیکری خوای گەورە بۆ ئەوەی کە لە دنیادا دڵمان ئارام و ئاسوودە بێت و بەختەوەر بژین و لە قیامەتیشدا لە ژێر سێبەری خوای پەروەردگار بین و دەرەجە و پلەمان بەرز بێتەوە لە لای خوای پەروەردگار و لە ئاگری دۆزەخ و ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر و لە دۆزەخ پارێزراو بین آمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته. زانست لخزمتي باوردار.